حاجیانی ماڵی خوا بەمانەوە و وەستانیان لە خاک و کێوی عەرەفاتدا ڕوکنی سەرەکی فەریزەی حەج پایەی پێنجەمی ئیسلامیان بەجێهێنا. لە دوای نوێژی بەیانی ئەمڕۆ هەینیەوە حاجیانی ماڵی خوا کە ژمارەیان نزیکەی 1 ملیۆن کەسە بەرەو عەرەفات بەڕێکەوتن. بەپێی مەراسیمەکانی حەج بە درێژایی ئەمڕۆ لە عەرەفات مانەوە و ڕۆژەکەیان لە نوێژ و نزا و ویرد و پەرستشە جۆر بە جۆرەکاندا بەڕێ کرد و نوێژی نیوەڕۆ و عەسریشیان بە کورتکردنەوە و کۆکردنەوە هەر لە عەرەفات ئەنجامدا. لە دوای خۆراوابوونەوە حاجیان لە عەرەفاتەوە ڕوویان کردە موزدەلیفە و بڕیارە ئەم شەو لەوێ بەڕێ بکەن و خۆیان بۆ ڕۆژی قوربانی کە یەکەم ڕۆژی جەژنە ئامادە بکەن. بەپێی فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەستان لە کێوی عەرەفات گرنگترین بەشی فەریزەی حەجە و پایەی سەرەکی فەریزەی حەج ئەو بەشەیە بە لەدەستدانی قەرەبوو ناکرێتەوە. لە یەکەم ڕۆژی جەژندا حاجیان نوێژی بەیانی لە موزدەلیفە دەکەن. دواتر بۆ بەردبارانکردنی عەقەبەی گەورە بە 7 بەردەگچکەی یەک بە دوای یەکدا ڕوو لە مینا دەکەن و لەگەڵ هاویشتنی هەر بەردێکیشدا ئەڵڵاهو ئەکبەرەکەن. بەردباران کاتەکەی لە چێشتەنگاوەوە دەست پێ دەکا و تاوەکو شەو درێژە دەکێشێ. یەکەم ڕۆژی جەژن یان ڕۆژی قوربانیشی پێدەوترێ بە سەربڕینی قوربانی و کورتکردنەوە یان تاشینی سەر حاجیان لە قۆناغی یەکەمی قەدەغەکراوەکانی حەج دەردەچن و دواتر بۆ تەوافی ئیفاضە و ڕێڕۆیشتنی سەفا و مەڕوا کە هەر یەکەیان 7 جارە دەگەڕێنەوە مەککە. بەم هەنگاوەش حاجیان بە تەواوەتی لە قەدەغەکراوەکانی حەج دەردەچن و دواتر ڕوو دەکەنەوە مینا کە نزیکەی 6 کیلۆمەتر لە مزگەوتی حرامەوە دوورە و هەر 3 ڕۆژی تەشریق بۆ بەردبارانکردنی شەیطان لەوێ دەمێننەوە. ئەمساڵ ڕێژەی حاجیان بە بەراورد بە 2 ساڵی ڕابردووی کاتی پەتای کۆرۆنا زۆرترینە. بەو پێی 150,000 حاجی ناوخۆ و 850,000 کەسیش لە دەرەوەی سوعودیەوە چوونەتە ئەو وڵاتە بە مەبەستی ئەنجامدانی فەریزەی حەج. هەرچەندە ئەم ڕێژەیە بە بەراورد بە ساڵی ڕابردووتر زۆر کەمە، بەڵام بەرپرسانی ڕیاض پێشبینی دەکەن ڕێگە پێدراوانی حەج ساڵی داهاتوو لە ئەم ساڵ زیاتر بن. عبادك الصالحين اللهم اجعلنا من عبادك الصالحين اللهم اجعلنا من عبادك